بینانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕەوان و تێکۆشەرانی ڕێگای ئازادی و بەرابری سڵاو ئەم کاتتان باش خۆشەویستان لە بەرنامەی ئەم جارەماندا کۆمەڵێک پرسیار سەبارەت بە هەلومەرجی سیاسی ئێران و کوردستان دەبێتە تەوەری بەرنامەکەمان بۆ قسە و باس لەگەڵ هاوڕێ بەهروز ناسری ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە هیوادارم جێگەی سەرنجتان ڕابکێشێ فەرموون تا کۆتایی لەگەڵمان بن هاوڕێ بەهروزم کاتتان باش و زۆر بەخێر بێن بۆ ئەم بەرنامەیە سلااو هاورێ گوڵناز ئەو کاتی تۆش باش سلااوم هەیە بۆ بینەران و هاوڕێیان و هاوکارانت زۆر سپاس زۆر سپاس هاوڕێ بەهروز بەڕای ئێوە ئەوەی کە ئەبینین ئێستان وەزعی ناوخۆی ڕژیم بە لە بەرچاوگرنی ئەوەی کە خۆیان هەوڵی بۆ دەدەن و وانیشانی بدەن وا ئارام نییە هۆکارەکانی چییە کە ڕژیمەی هەوێ ئاوا وەسعەکە ئارام نیشان باەوە ڕاتان چییە؟ جمهوری ئیسلامی لە تولی حیاتی خۆیدا هەمیشە بە پێچەوانە قسەی کردو یعنی ئەو وەختێک کە ئیدعایەکی مەطرح کردووە لە مەوردیەوەیدا کە وەزیان باشە زاڵ بوون بەسەر بەحرانەکاندا و مجموعەیەک لە ئیدعاهای ئەوە دروست واقعیات خلافی ئەوە بوو یعنی ئەوان دروست بە پێچەوانەی ئەو شتێکە لە جامعە لە کۆمەلگادا لە مناسبات و بەحرانهایشی کە خودی جمهوری ئیسلامی دەگەڵی دەرگیرە دروست بە پێچەوانە قسەیان کردو ئەوەش هەر لەو پێچەوانانەیە کە باسی دەکەن بۆ ئەوە کە بمان هەوێ لە سەتێکی کولی دا کەمێک فراتر بڕۆین دووبارە خو بلەخرە شاخص هەیەک هەیە جمهوری ئیسلامی لە کام زمینەدا وەزعیەتی باشتر بوو لە عەرسەی اقتصادیدا لە عەرسەی اجتماعی و سیاسی و مناسباتی دەگەڵ وڵاتاندا یعنی شاخص هەیەک وجودی هەیە کە ئێمە بە چاولێکردن لەو شاخصانە بۆمان دەردەکەوێت کە ئیدعای جمهوری ئیسلامی لەسەرەوەی کە وەزعەکە باشە و بەرەو باشتر بوون دەڕوە دروست بە پێچەوان یەکێک لەو ئەرسانە ئەمە دەزانین کە جمهوری ئیسلامی دەگەڵ بەحرانهای متعدد ڕوبەڕوە لە عەرسەهای مختلفدا لە عەرسەی اقتصادەوە بگرە هەتا سیاست هەتا مناسباتی جمهوری ئیسلامی دەگەڵ کۆمەڵانی خەڵکی ئێران لەوە بگرە هەتاوەکوونێ اختلافاتی دەروی ناو خۆیان مناسباتی خۆی دەگەڵ وڵاتانی دەرەوە و کێشەهایشی اقتصادی کە خودی ڕژیم دەگەڵی مواجهە هەمووی ئەو خاڵانە ئەگەر بمان هەوێ یەکەیەکە لە سەریان بڕۆین نیشان دەدا کە دروست بە پێچەوانەی ئیدعای جمهوری ئیسلامی وەزعیەتی خۆدێکە وەزعیەتێکە جمهوری ئیسلامی تێدا قراری گرتووە وەزعیەتێکی کەماکان بحرانیە و جامعە لە حاڵی بوون لە حاڵی تحول لە حالی مبارزەدا لە ئەرسەی مەسەلەن بینی چاوی لێ بکەن لە کام ئەرسەدا ژیانی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش گرانی تەوەڕوم بێکاری شتێکە کە واقعیاتێکن کە تەواوی جامعە و تەواوی خەڵک باوانە ئاگادار دەڵێن کە تەوەڕوم لە 50% تێپەڕیوە دەرسەدی بێکارەکان لە 10% ئەوەی کە بەرئەساسی ئیتلاعاتی خودی خەبەرگوزاریهای جمهوری ئیسلامی لەوە تێپەڕیوە یا مەسەلەن چاو لە قیمەتی مەسکەن دەکەی چاو لە قیمەتی ئەجناسی مەوادی ئەوەلیە دەکەی ئەوانی کە دەرەجە ئەوڵن جا دەرەجە دووە مسیۆمەکانشی لەولاوە بێ یا مەسەلەن لە هەمووی ئەو بوارانەوە وەزعیەتی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش نەفقەت باشتر نەبوو بەڵکو خراپتر بووە فەقر بە تۆرێکی وەسیع لە جامعەی ئێراندا گوستردە بووە و هەر ساڵە بە تعداد و ئاماری ئینسانهای فەقیر ئیزافە دەبێ چاو لە دەستمۆست دەکەی سەحی دەستمۆست 4-5 بەرابەری سەحی خواردترە لە سەحی تەوەڕوو و کە بە هیچ شێوەیە کەفافی زیندگی هیچ کام خانەوادەی کۆمەڵ کرێکار و زەحمەتکێش ناکە یا مەسەلەن شاخصایەکی دیکە هەیە مەسەلەن لە رابطەی مناسباتی خۆیان سەرڕای تەواوی ئەو بحرانانەی کە جمهوری ئیسلامی تێدا قراری گرتووە فەقرێکی وەسیع بێکارێکی زۆر گرانێکی زۆر لە هەر زمینەیەکدا بەڵام ئەوان بۆ دەم و دەستگای خۆیان پۆڵیان هەیە و مەسەلەن چاو لە بودجەکەن دەڵێن بودجەیەکی یەکجار زۆر چەند بەرابەر اختصاص دراوە بە نیروهای ئەمنیەتی بە سپای پاسداران وەزارەتی ئیتلاعات بە نەهاتهای مەذهبی و لە شرایطێکدا کە مەسەلەن
بازنشستگان و کرێکاران احتساب دەکەن تەزاوڕات دەکەن بۆ ئەوەکە حەقی خواردراوی یا دەستمۆزدێکی زۆر حەقدەستێکی زۆر کەم کە هەیەە پێی احتراز دەکەن دێنە خیابانەکەن یعنی جمهوری اسلامی بە هەموو بەحرانەکانەوە کە دەگەڵی دەرژیرە بۆ خۆی بودجەی نظامیان ئەمنیەتەکان نیروهای ئەمنیەتی ڕۆحانیون و نەهاتهای مختلفی وابەستە اضافە دەکە لەسەرشانی تحمیلی فەقر و بەدبەختی بۆ سەرشانی کۆمەڵان و کرێکار و زەحمەتکێش جمهوری اسلامی دەڵێن بەرەساسی خەبەرگوزاریەکان زیاتر لە 400,000 ملیارد ئەگەر ئیشتباه نەکەم کەسری بودجەی هەیە کەسێکی بودجەی زۆری هەیە سازمانی سندوقی بینالمللی دەڵێ ئەگەر بیهەوێ جمهوری اسلامی بیهەوێ لەگەڵ کەمبودی کەسری بودجێ مواجه نەبێ دەبێت لانیکەم هەر بۆشکە نەفتەی بە 350 کرۆن زیاتر بیفرۆشێ وەوە لە شرایطێکدایە کە خودی قیمەتی نفتی دەڵام برند لە بازاردا ئەوەی کە کەفیەتی لەوەی نفتی ئێران زیاد باشترە 75 دلار یعنی لەوە بگرێتەوە کوونێ زۆرێک لە مناسباتی لەگەڵ دەرەوەی وڵاتی ئێمە بەلێکدانەوەیشی کولی لە عرسەهای مختلفدا دروست بە پێچەوانە ئەوەی کە جمهوری اسلامی ئیدعای دەکات ئەوە دەگەین کە نەخێ جمهوری اسلامی وەزعیەتی لە عرسەهای مختلفدا باش نییە کەماکان لەگەڵ بحران و مشکلاتێکی زۆر پایەئی دەست بە گەریبانە ڕوبەڕوویە ئەو ئیدعای واقعی بەڵێ زۆر سپاس هاوڕێ بێروز قسە لەسەرەوە دەکرێت کە ڕژیم هەوڵی ئەوەیە بە ئەمتیازدان بە دەرەوە کات بۆ سەرکوت لە ناوە بکرێت ئەم قسە چۆن لێک دەدەنەوەیەوە بە نظری من ئەوە رابطەی بینی ئێران دەگەڵ جمهوری اسلامی نەئێران رابطەی جمهوری اسلامی دەگەڵ وڵاتانی دەرەوە رابطەیەکی دووجانبەیە هەم جمهوری اسلامی لە وڵاتانی غەربی استفادە دەکات و هەم وڵاتانی غەربیش بە خازان زیانە کە جمهوری اسلامی لە سەرکار بمێنێتەوە ئێمە لە تولی چواردەهەی یعنی 14.5 کە بەسەر حاکمیەتی جمهوری اسلامیدا تێپەردەبێ شاهدی نەفقەت مماشە بەڵکو تەقویەتی جمهوری اسلامی بوون لەلایەن غەربەوە لەلایەن دەوڵەتانی غەربەوە بۆیە ئەوانە لە ئەساسدا منافعی مشترکێن من لە بەرنامەیەکی دیکەدا کەمێک زیاتر لەسەر ئەو مۆزوع ڕۆیشتوم ئەویش ئەوەی کە غەرب احتیاجی بە جمهوری اسلامی بۆی احتیاجی پێیەتی بە دلیلی ئەوە کە لە پایەترین سەدەحدا ئەوانە منافعی مشترکێن ئێمە ئەگە بڵێ غەرب و وڵاتانی غەربی لە ڕاستیاندا ئامریکا وەکو وڵاتایشی سەنعەتی پێشکەوت و قودرەتمەند هەن ناسراون بەڵام ئەو وڵاتە سەروەتمەندانە ئێمە لە جامعەی سەرمایەداریدا دەژین و بە هەمان ئەندازە هەر جامعەیەکە بە قەولی معروف ماشینیزە بێتەوە و ماشین و کامپیوتر دەورێکی ئەساسی بجێرن لە تەولیددا بە هەمان ئەندازە سوودی سەرمایەدار کەم دەبێتەوە ئەو بەحسە لە جگایەکی دیکەش کردراوە جابوویە بۆ ئەوەی کە سەرمایەداران کە دەوڵەتهای غەربی سخەنگویانی ئەو تەبەقە و چینەن بتوانن جوابی نیازمەندیهای سەرمایە کە دەبێتە سوود ئاوەری لە چۆن سوود پیدا کرد بۆ سوود لە ماشینەوە پیدا نابێت لە کاری ئینسانەوە پیدا دێت پس دەرنەتیجە چی لێ بکەن ئەوانە ضرورەتەن یعنی لە زاویەی منافعی سەرمایەوە احتیاجیان بەوە هەیە کە وڵاتانی فەقیر بمێننەوە یعنی ئەوەی کە ئێمە دەڵێن مەسەلەن جامعەی سەرمایەداری ڕۆشتێکی نامەوزونی هەیە و ئەوە هەر ئیدامەی دەدا و سەرمایەی غەربی بۆ تەمینی سوودێکە احتیاجی پێیەتی کە قەتی لێی تێر ناخوا سەرمایەکەی سادر دەکات بە وڵاتانێکی کە هێزی کاری هەرزانیان هەیە دەوڵەتهای سەرکوبگەر و مستەبدیان هەیە و خەڵکەکەی لە کەمترین حقوق بەرخوردارن و لەو تەریقەیەوە دەتوانێت سوودێکی یەکجار زۆر بگەڕێنێتەوە بۆ خۆی یعنی ئەوە قەرەبووی دەکاتەوە پس دەرنەتیجە وجودی وڵاتانێکی وەکو ئێران کە هێزی کاری هەرزانی هەیە حکوومەتیشی ئیستبدادی و سەرکوبگەری هەیە هەمزەمانیش سەرشارە پڕە لە مەنابعی غەنی ژێرزەمینی لە نەوت و گازەوە بگرێتاوەکو زۆر مەوادی معدنی دیکە ئەوانە احتیاجیان بەوەیە کە ئەو حکوومەتێکی ئاوا هەر ببێ کە قازانجی لێبن
ئەوە ژێربەناکەیەتی وەختێک کە دێتە ڕووبەنا دەکەوێتە سەر سیاست و ئەوانە ئێمە ئەو دەوێداین کە شاهدی یەکجار زۆر لە سیاستها وە قسەهایەکی متەناقض فریوکارانە دەبین کە لە ئەساسدا ئەوان شتێک بەیان دەکەن واقعیات شتێکی دیکەیە هەمزەمان کە مەسەلەن ئەوە نمونەیە کۆڵێک لەسەر مەسەلەی غەرب و مجادلە دەگەڵ غەرب و ئەوانە بەڵام هەمیشە ئەوان لە حاڵی مذاکرەدا هەمیشە لە حاڵی مذاکرەدا بوون کە لە بنەوە مذاکرە بکرد لەسەرەوەش بە خەولی معروف قسەهایەکی ئابەکی عەلەیهی خۆیان بکەن کە ئەوە زۆرتر مەصرفی تەبلیغاتی هەیە تاوەکوونێ وەزعیەتی واقعی نیشان بدەن بۆیە لە توولی حاکمیەتی جمهوری ئیسلامیدا هیچ کامێک لە وڵاتانی غەربی ادعایان نەکردووە و سیاسەتیشیان نەبووە کە مەسەلەن بڵێن ئێمە ڕژیم تەغییر دەدەین ئەوەی کە بخۆیان پێ دەڵێن ڕژیم چێنج یا تەغییری ڕژیم هیچ وەخت سیاسەتیانەوە نەبوو بەڵکو هەمیشە سیاسەتیان تەقویەتیەوە ئەمن ئەو سیاسەتی تەقویەت و مماشات لەگەڵ جمهوری ئیسلامی لەلایەن غەربەوە مقایسە دەکەمەوە دەگەڵ ڕقابەتەکانی کە خودی جناهای مختلفی جمهوری ئیسلامی لەناو خۆیان دەهەیەن ئەوانە بالاخره ئەوانیش جناهای مختلفیان هەیە لە ئیسلاح تەلەبەوە بگرە هەتا توندرەوە هەمووی ئەوانە لە شرایطێکدا کە بزوتنەوەی خەڵک مبارزات و خەباتی بزوتنەوەی شۆڕژگەرانەی جنبشهای اجتماعی لە جنبشی کرێکاریەوە بگرە هەتا کوردستان هەتا محیطی زیست هەتا معلمان دانشگاکان لە شرایطێکدا ئەو مبارزە کەم بێتەوە جناهای مختلفی نێوڕژیمیش هەڵدەپڕژێنە سەر یەکتر و لە شرایطێکدا کە مبارزاتی کرێکاری زەحمەتکێشی دانشجویی معلمی و ئەخشاری مختلفی کۆمەڵایەتی لە ئارادا بێ جناهای مختلفی جمهوری ئیسلامی اختلافەکانی خۆیان وەلادەنێن و هەمویان متحد دەبن بۆ ئەوە کە ئەو رادیکالیسمەی کە لە جامعەدا بەرەو پەرستاندنە دای ببنچێنەوە خەفەیکەن و بەسەریدا زاڵ بنەوە عینی بە شێوەیەکی دیکە عینی ئەو مناسباتە دەرابطە لەگەڵ جمهوری ئیسلامی و غەربیشدا هەیە بۆ غەرب بە هیچ وەز بە قازانجی نییە کە ئێران لە لەحاظی منافعەوە دەبێت کە ئێران صاحبی حکوومەت یا سیستمێکی ئیداری ئازاد و دموکراتیک بێت بە دلیلی ئەوە کە ئەگەر لە ئێراندا سیستمێکی ئازاد دموکراتیک سیستمێکە ئەنوای حقوقی دموکراتیک بە رەسمیەت بناسێ خەڵک بەراحەتی بتوانن خۆیان بەیانکەن کرێکار بەراحەتی بتوانێت خۆی بەیانکە و دخالەتگەر بێ لە ئەمری سیاست لە سەطحی ئێراندا و نووسینی قانون و مەجموعی ئەوانە وەختێک ئەوە ببێ زیندگی خەڵک دەگۆڕدرێت زیندگی خەڵک ستانداردی زیندگی دەچێتە سەرێ بە هەمان نسبەت کە خەڵک بە حقوقی زیاتر دەگەن فەرهەنگیشیان دەچێتە زەرێ توقعات و انتظاراتیشیان دەچێتە سەر و لە هەمان دەچونان شرایطێکدا منافعێکی کە غەرب ئێستا هەیەی ئەو دەم لە دەستی دەدە ئەو دەمەکانە خەڵکی کرێکاریش بە خەولی معروف حقوقی زیاتریان دەوێ و مەجموعی ئەوانە کە لە بناغەرە لە سوودی سەرمایەیە کە وڵاتانی غەربی ئێستا و لە تولی ئەو ساڵەدا ئیستفادەیان لێ کردو لەوە دەدا ئەوە زەربە دەبینێ و وڵاتانی غەربی لە ڕاستیاندا ئەمریکا نان هەوێ کە ئەو وەزعیەتەکە وای لێ وەزعیەتەکە وای لێ بێت بە دلیلی ئەوە کە لە بناغەدا بەزەردی ئەوانش دەبێت بەزەردی قازانج و بەرژەوەندی ئەوان تەواو دەبێت هەر بۆیە سیاستێک کە ئینتخازیان کردو سیاستێک کە لە پێشیان گرتووە لە تولی 40 ساڵی ڕابردوودا سیاسەتی مماشال لەسەرەوە ئینتقاد بکە ئینتقادەکانیشیان بەعزەن زۆرتر تەقابلێکی ڕوونەمایی هەبووە لە سەطحدا هەبوو نە لە ژێر بەنایی جا بۆیە ئەو رابطەیە لە ئەساسدا ئاوایە بینی جمهوری ئیسلامی ئێستا کە لە ئێراندا شۆڕشێک بەرپایە شۆڕشی منزورم ژینایە ژنجیان ئازادیە و ئەوە مەراحلی مختلفی خۆی تێی کردووە و ئێستا لەو مەرحلەی کە تێدا هەیە کە لەلایەکەوە فقر هەر وجودی هەیە بێکاری هەر وجودی هەیە مبارزات و خەباتی کرێکار و گروههای مختلفی اجتماعی هەر وجودیان هەیە لە چنین شرایطێکدا لە چنین ئۆزایەکدا ئەوانە بە یەکتر چرای سەوز نیشان دەدەن چرای سەوز بەو معنایە کە
لو وضعيتي كهاتوتي بيشه يعني سطح قيام تظاهرات هاي خياباني ككم بوتوا اوان زورترين نفعي دان هو لو فرصة استفادة بكم بنفعي خويا تشاولي مثلا كولك اخبار دي تقول مثلا هموي او مذاكرات جير بجير غير علني جدا زريان ده مثلا قصة سنوات كان مستقيما ايران وامريكا ده قال يكتروا حالي مذاكرة دان بوزندي وكنوي مثلا برجام يا مثلا قصة سنوات كان مذاكرة دقورة دا بويك أو فلاني كبلوكة كردرا ولا كوريا الجنوبي آزاد كردرين يا مثلا خصال الروابط دكن أوانا استفادة كردن للشرائط كا بزوت نوعية متى دا قراري قرتوا وبويا لو رابطة دا أمن في موايا كغرب بكومكي جمهوري إسلامي ودي بويك جمهوري إسلامي دقال سقوط مواجه نبي روبرو نبي كمك ألغوري تدا بيك بي وبتوانك نيازكاني أوان جواب داتو بقولي معروف كذا كمك سر كمك رامي كان كمك بقولي معروف بيهن سرقا وألغوريش تدا بيك بيني كبتوان طرفين مختلف يستعي مدى زاني لخاور ميانا نفق لسطح دنيا داك جامعة تقسيم بندي بو بيني بلوكاي مختلفي سرماية لما انتقى شرواية هو سبيروجي تركيا وإيران أذربيجان كولك مثال دي حتى تقول همي أخبارنا هن جابوا تعادلك غرب بالأساس منافع خويا يا خوش تعادلك بوجود بينهم كدوي دا جمهوري إسلامي لما موقعيته شي زور داراني كبوخوي ادعي دكا بيتخواري كم بيتوا والعين حالج دا هم سرروي كان هم بيروي خواني كان وهم بيهلنو بدليل اوكا جمهوري اسلامي يشي لو حكومتانيه ك زوهتها استاتوانيوتي يا سياستي السركو قرانا اشاعي انواع الخرافات بني دين ومذهب وكوملاني كريكارو زحمه كيش لايران جهنم احساس بويا جهنم ساس كردني جامعي ايران للاين جمهوري اسلامي بقولن درست بزردي ايميا بزردي كليكار زحمه كيش بەڵام ئەوە بە معنای ئەوە نییە کە هەمان دەغدەغەیەکی کە ئێمە هەمانە کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و فعالین هەیەە بۆ معنای نییە کە غەربی شێتی ئەمریکا شێتی ئەمریکا بەرەساسی منفعەتی خۆی دەجوڵێتەوە ئەسەن کول لە دەوڵەتای اتحادیە ئەوروپا شەر باشە جا بۆیە ئەگەر دەو رابطەیەدا جمهوری ئیسلامی دێنێ وەزعیەتی ناوخۆی ئێران وەزعیەتێکی مبارزاتیە متحولە پڕ لە بحرانە لە هەر عەرسەیەکدا ئەگە بەتۆری مشخص وە کارشناسانە بمان هەوێ قسەی لەسەر بکەین بەڵام هەمزەمان یەکێک لەو مؤلفاتانی کە جمهوری ئیسلامی دەیەوێت بە نەفعی خۆی ئیستفادەی لێ بکە هەر ئەو ڕەوابطێ لەگەڵ وڵاتانی خارجی کە ئەوەی وەکو مؤلفەیەک وەکو خاڵێک بەکاربەرێ بۆ ئیدامەی حاکمیەتی نگریز بۆ سەرکوبگەرانی لە نێو ئێران ئەوە عمان دەبێتە وڵاتی عمان دەبێتە نێو بژی کرد دەبێتە واسطە بۆ کۆڵێک مناسباتی دیکە مەسەلەن زۆری ڕەوابطێک بین دەوڵەتەکان عادین بەڵام بەدلیلەوە کە رابطەیەکی زۆر نامتەعارف و غیری عادی هەبوو دەگەڵ وڵاتانی دیکە مەسەلەن عەرەبستان یا چۆچۆ بنا بە ڕقابەت هەیەکی منتەقەی کە هەیەە خودی بەرقەرارکردنی رابطەیەکی عادی هەڵای لێ ساز دەکەن یا مەسەن دەگەڵ مصر یا دەگەڵ فلەنجگایە ئەوە نیشانەیە و نیشانەی وەخامەتی وەزعیەتی جمهوری ئیسلامی بۆیە ئەمن هەم لە سوالەکەی پێشووداکەوە تەکمیلتری دەکا ئەوەی بڵم کە وەزعیەتی جمهوری ئیسلامی لە هەر لە حازێکەوە بە گفتەی خەبەرگوزاری های مختلف و تحلیلگەرانی مختلف ئەسڵەن باش نییە لە ئەرسای مختلفدا و ئەوە تەقەلاهایەکە کە جمهوری ئیسلامی دەیکا ئەگە بم هەوێ خولاسەی بکەمەوە تەقەلایانە کە ئیستفادەکردن لە هێزی رابطەی خۆی دەگەڵ وڵاتانی دەرەوە یەکێک لەوانەیە کە دەیهوێ استفادەی لێ بکە دەرابطەگەڵ ناوخۆی ئێراندا لە ناوەوە سەرکوب دەکە ڕوبەدەرەوەش سیاسەتێکی مماشات جویانە و بەکاردەبێت کە بتوان بە تەوافۆ بکەن ئەمن پێم وایە خولاسەیەکەمەوە پێم وایە کە هەم جمهوری ئیسلامی بنا بە مەنافعی مشترک دیان هەوێ کە لە ئەمریکا و ئوروپا و وڵاتانێک کە بە قەولی معروف
لە حاڵەتی کەشمەکەشدا ظاهرا هەم جمهوری ئیسلامی لەوان استفاده بکە و هەم ئەوانیش ئەوزاع دەزانن دایان هەوێت کە جمهوری ئیسلامی نەڕوە بمێنێ و بە ئاڵوگۆڕ تعدیلاتێک لەو چارچێوە جمهوری ئیسلامیدا ئاڵوگۆڕهایەکی سەدحی کە بتوانین منفعەتی ئەوانیش بپارێزێ حفزی کەن و رادیکالیسمێکی کە لە خوارەوە کولی ئەو سیستمە کولی مناسباتی سەرمایه‌دارانە لە ئێران ئەوەس بکە حتا غەربیش پێی خۆشە کە ئەوە ڕوو نەدەن بۆیە بە ئەشکالی مختلف ئەوانیش لەگەڵی مذاکرە دەکەن سازش دەکەن هەمزەمان دوو اعتراض و بایکۆتیش ئابەکەش دەکەن هەمزەمان کە بایکۆت دەکەن هەمزەمان پۆلیشی بۆ ئازاد دەکەن یعنی ئەوانە هەموو ئاگاهانەیە وە زۆر متخصصانە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ بێروز. هاوڕێ بێروز هەر لە درێژەی پرسیاری پێشوودا کۆماری ئیسلامی بە گۆڕینەوەی گرۆگانێکی بلژیکی لەگەڵ تێرۆریستێکی وەکو ئەسەدوڵڵا ئەسەدی و هەوڵجان بۆ عادیکردنەوەی ڕەوابەتی خۆی لەگەڵ وڵاتەکان کە ساڵانێکی زۆرێک کێشەی بەرچاویان لەگەڵ یەکەیە دەیەوێت وانیشان بدات کە تەنانەت وڵاتانی ڕۆژاواییش وە دراوسێژی ڕۆشتنی ئەمانەیان ناوێت. بەڕای تۆ ڕژیم تاکەی دەتوانێت ئەم کایە درێژە پێدا هەرچەند خۆتان لە سوالەکانی پێشوودا بە تەواوی جوابتان داوەوە؟ وەزعیەتەکە ڕابردوویەکی زۆر مستەقیبی هەیە دەگەڵەوەی کە خەباتی ئیجتیماعی یا مبارزەی ئیجتیماعی یا کۆمەڵایەتی خەباتی کۆمەڵایەتی لە سەطحی ئێراندا تا چه ئەندازەیە واقعیەوەیە کە بە هەمان ئەندازە کە خەڵکی خەباتکار لە ئارەدا بن جا من وەختێک کە دەڵم خەڵک منزورم لە لەحاز ئاماریەوە تعدادێکی 100,000 نەفەر و 10,000 نەفەریش نییە دێرەدا ئێمە دەسەتی وەسعتر داگە دەنەزەری بگرین 100 میلیۆنی دەنەزەر بگرین بە هەمان ئەندازە کە جامعەی ئێران جامعەیەکی متحول بێ خەڵک دەست بکە بە قیام و کۆمەڵانی میلیۆنی لە خیابانەکاندا بن بۆەوە کە تعینی تەکلیف بکەن لەگەڵ حاکمیەتی سیاسی جمهوری ئیسلامی لە مەرحەلەی ئەوەڵدا بە هەمان ئەندازە وڵاتانی غەربی خۆیان منتەبق دەکەن وە خۆیان منتەبق دەکەن مەسەلەن لە فلان پارلمان و لە فلان پارلمان دیکە مەسەلەن لە پارلمانی چۆ بوو بلژیک بوو کە سپای پاسداران وەکو سپایەکی تێرۆریست بەڕسمیەت یا ئیعلامیان کرد هەمچون شتێک لە سوێدیش اتفاق کەوت ئەوانە ئەو نەوە ئەقداماتانە نەتیجەی فشاری مبارزاتی خەڵک لە خوارەوەی بەڵام ئەگەر سەطحی مبارزات عليه سیستمی جمهوری ئیسلامی و وەزعی موجود کەم بێتەوە بە هەمان ئەندازەش ئاڵوگۆڕ لە خودی سیاسەتەکانی غەربیشدا بازم بە وجود دێتەوە یعنی مەسەلەن وەختێکە دەڵێن قانون فۆرمۆلێکی ئەزەلی و ئەبەدی نییە کە مەسەلەن بڵێنەوە قانونێکیان نووسیوە ئەو قانون هەتا آخری زەمان اعتباری هەیە نەخێر مەسەلەن ئەوان دەتوانن بۆی دەڵێن بەر ئەساسی مەنافە ئەوڕۆ قانونێک تەسویب بکەن سپەی ڕۆژێک کە ئەوزاع بگۆدرێ و بزانن کە ئەو قانونی کە دوێنێ تەسویب کراوە بە زەرە دیانە فەوری دێنە قانونێکی دیکە تەسویب دەکەن کە قانونی پێشووی خۆی یا ئەگە بە تەواوی ڕەدیش نکاتەوە بەڵکو دەریچەیەک بکاتەوە بۆ ئقدامات و سیاستها و عملکردهای تازە وەختێکە ئەو کابرایە تۆرۆریستە ئەسەدوڵای ئەسەدی گیرا ئێمە دوو نمونەی زۆر بەرزەستەمان بوو لە ئەوروپایە یەشان دەستگیری و تەحمیلی زیندانی 20 ساڵە بۆ ئەسەدوڵای ئەسەدی بوو و یەکیشان زیندانی تەویل المدت بۆ حەمیدی نووری بوو کە لە سوێد اتفاقوانی هەمووی ئەوانە وەختێکە تەسویبکرا لە حازی زەمانیشەوە ئەوانە تقریبا مصادفن لەگەڵەوەی کە لە ئێران لە کوردستان لە ئێران لە محلات ناوچەکانی دیکەی ئێران جموجۆڵێکی یا قیامێک لە ئارادایە قیامێک ئالادایە بە شعاری مشخصەوە دەڵێن چمان ناوێت وە زۆر کولیش دایان دەڵێن کە چمان دەوێت دڵ جمهوری ئیسلامی وانە باشە دەو شرایەتی دەکە و مبارزەیە دەسەت هێشی وەسیعدا هەیە لە ئارادایە ئەو رادیکالیسمە ئەو تەسیرەی داناوەتە سەر مەسەلەن پارلمانتارەکانی بازێک لە وڵاتانی ئوروپایی کە همچون سیاستێک تەسویب بکەن مەمنوع مەسەلەن مەمنوعیەت یا دەستگیری یا
تروریست ئەعلام کردنی ئەو شرایطە تێپەر دەبێت ئێمە واردی دەورەیەکی دیکە دەبین لە حیاتی مبارزاتی نێو ئێراندا و هەمزەمانیش کە ئەوە هەیە ارتباطاتی مەخفیانە بۆیە دەڵم مەخفیانە بە دلیلەوە کە هەموو شتێکەوان دیکەن لە سەتی خەبەرگوزارەکاندا خۆ بڵاو نابێتەوە ئەوانە ئەو ارتباطانەیە بەر ئەساسی مەنافع کەماکان ئیدامە دەدەن دەوێدا بە تەوافقاتی دیکە دەگەن کە ئەو تەوافقی کە ئێستا کە مەسەلەنەوە مبادلەی کە کردراوە یەشێک لەوانەیە کە ئەوان لەو شرایەتی کە ئێستا هەیە کە سەرحی تەزاهوراتەکانی خیابانی سەتی قیام تاکتیکی خۆی گۆڕیوە و بەڵام مبارزە هەر خەبات هەر ئیدامەی هەیە هەر لە جریاندایە ئەوان هاتوون لەو شرایەتە حدیەکسەری ئیستفادەی خۆیانیان لێکرد بۆیە قانونی دوێنەیە کە مەسەلەن دادگاکان منعیان کردبوو دێنن ئەویش نەدیدە دەگرن وە لە لەحاز قانونیەوە کە لێنهایەک دەکەنەوە بۆ ئەوە کە ئەو مبادلەتانە ئەنجام ئەوانە ئەوە بەشێکی دیکەی ئەوەیەکە بە تۆری واقعی خودی وڵاتانی ئوروپایی لە لەحازی ئەمنیەتیەوە طبعا دەترسێن لەوەی کە مەسەلەن جمهوری ئیسلامی و هێزهای نیابەتی و تەواوی ئەو جریاناتانی کە وابەستە بە ئەون و هەر پۆتانسیلێکیان هەیە سپەی ڕۆژێ بێنن مەسەلەن بۆمبێک لە جێگایەک منفەجرکن کە سەدان کەسی هەزاران نەفەری تێدا بکوژن ئەوە یەشێک لە ئەو مەترسیانەیە کە لە شرایەتی ئاوادا جمهوری ئیسلامی دەزانێت کە ئەوان لە چی دەترسێن ئەوانش خۆب طبعا هەموو پرۆفسۆر و متخصصیان هەیە ئەوانش دێن ئەوزاع لێک دەدەنەوە ئەس لە نەتیجەدا دێنن ئەو شرایەتە دەقۆزنەوە بە قەولی کوردی دەڵ دەیقۆزنەوە و قانونێک تەسویب دەکەن بۆی کە ئەو مبادلەیە ئەنجام بدرێت ئەنجامی ئەو مبادلەیە خۆب طبعا لەلایەن دەوڵەتی بێلژیکەوە دەهەنکەجی بوو بە کەیفێکی وەسی لە مبارزین لە خەڵک لە خیام کنندگان و مەجموعی ئەوان بەڵام ئەوان هیچ بە دەربەستی ئەوە نین کە دەهەنکەجی دەکەن یانیک ئەوان بەر ئەساسی منفعات بۆ ئەمنیەتی خۆیان سیاست دادەڕش بۆیە دەو شرایەتیدا ئەوە ئاتفاقی کەوتووە کە بەشێکی هەروەی کە لە سوالی پێشودا باسم کرد ئەوانە لە پایەوە اشتراکاتیان هەیە بەڵام لە سەتحدا بۆی کە سیاستێک دابڕێژن احتیاجیان بە تحلیلی مشخص لە شرایەتی مشخصە احتیاجیان بەوەیە کە بزانن لە سەتحی مبارزاتی خیابانی تا چەند ئەندازەیە ئایا شرایط بۆ گۆڕینی فلان سیاسەتی کە دوێنێ تەسویب کراوە ئەوڕۆ هەیە یانێ ئەوان شەموویەوە لێک دەدەنەوە پس دەر نەتیجە ئەوە هەمچون مبادلەیە کردراوە من هیوادارم کە هەمچون ڕەویەیەک سوئێد دەرابطە لەگەڵ حەمیدی نووریدا لە پێشی نەگرێ و ئەوە بالاخره زەنگی خەتەرێکە بۆ ئێمە زەنگی خەتەرێکە بۆ تەواوی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش بۆی کە باشتر ماهیەتەکان بناسن باشتر شناخت پێداکەن لە سیاسەتەکان لە عملکردەکان لە منافع و کۆی هەمووی ئەوانە ئەوە بێ کە زیاتر متکی بە خۆیان بە مبارزاتیان بەوەش بە خۆی بەحسێکی دیکەیە کە تەواوی ئۆزاع سیاسی ئێستا لە هەر لە حاجێکەوە مناسباتی دەوڵەت‌های غەربی سیاسەتەکانیان جمهوری ئیسلامیوان ئەوەمان پێنیشان دەدا کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەو وەزعیەتە باشتر بناسن و باشتر زیاتر لەسەرەوە تاکید بکەن کە ئەوان فقط بە هێزی خۆیان متکی بن هیچ کەس و هیچ هێزێک لە دەرەوە کرێکار و زەحمەتکێشی ئێران چارچەوەی ئێران تەواوێت ڕزگار ناکە فقط ڕزگاریان لە گرۆوی ئاگاهی خۆیاندایە تەشەکولی خۆیاندایە و بە سەدحی میلیۆنی و دەیان میلیۆنیشدا ئەوڕۆ مبارزە جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی ساقط بێ مبارزەی چەند هەزار نەفەریش تاثیرگوزارێکی زۆر مهم ناتوانێت بێت بەڵکو ئەوە مهمە بەڵام نەتا ئەو ئەندازەی کە کولی جمهوری ئیسلامی بەلەرزە بێنێ و ئەوی سەرنگون کە بۆ سەرنگونکردنی جمهوری ئیسلامی بۆ ساقطکردنی احتیاجی بە هاتنە گۆڕی کۆمەڵانی میلیۆنی هەیە کە بتوانێت بە قدرەتێکی واقعی تبدیل بێت من نازانم هیوادارم جواب بدابێتەوە زۆر سپاس هاوڕێ بێروز حتمما لە پرسیارەکانی ترا ئەگەر شتێ بوو ئێوە ئەگەر من لە بیرم نەبوو ئێوە ئاماژەی پێ بکەن یەک پەرانتێز بکەمەوە هاوڕێ
ئەگەر احتمالی ئەوەی کە من پرسیارەکەی تۆم لە بیر بچێتەوە لە تولی جوابەکەمدا ئەوە تەزەکورێک بدە کە من پینەیکەمەوە جێبەجێ باشە بەسەرچاو حتمما هاوڕێ بەیروز بە لە بەرچاوگرستنیەوەی کە خۆتان باستان کرد لە بەرامبەردا بەرەی خەڵکو و شۆڕشی ژینە هەیە وەزعی خەباتی خەڵکو بەرەی ئەم شۆڕشە کە باسمان کرد چۆن دەبینن ئایا ڕژیم توانیە سەرکوتی ئەم خاست و ویستەی شۆڕشە بکات جمهوری ئیسلامی بە هیچ وێز نەیتوانیوە ئەو شۆڕشەوە خواست ویستەکانی سەرکوب بە شکست بچێشێ بینی ئەوانە فەرقە سەرکوب هەیە بە دەرەجاتێکی زۆر سەرکوبیشی کردو ئێمە دەو ماوەیەدا دەگەڵ مەجموعەیەک 7 نەفەر ئیعدام کردراون لە هەزاران دەیان هەزار زیندانی و بگرە تا چەندین ئیعدام هەتاوەکوونێ بەرحاڵ زیاتر لە 500 نەفەر لە تولی شۆڕشی ژینادا کە گیانی خۆیان لەدەستدا ئەوانە هەموو بوو شۆڕشی ژینا تاکتیکی خۆی عوەز کرد بە بڕوای من بە درستی عوەزی کرد بە دلیلی ئەوە کە لە هەڵسەنگاندنی تەوازنی قوا لە سەدحێکی زۆر زۆر کەلان و ماکرۆدا وەزعەکە کەمێک نابەرابەر بوو بۆ معنایەکە ئێمە شاهدی هەستان بووین مەسەلەن لە کوردستان ئەکسەرێتی خەڵک هەستە بارها و بارها احتسابی عمومیان کرد بەڵام بە هەمان ئەندازە کە ئەو وەزعیەتە شۆڕژگێرانەیە لە کوردستان بوو لە باقی مەناتیقی ئێران بە دەرەجاتێکی زۆر زۆر کەمتر بوو و ئەوە تەوازن تاثیری هەیە لەسەر تەوازنی قوادا دەتوانێت دەعا بکەین کە بۆیە هەڵسەنگاندن تحلیلکردن و هەڵسەنگاندن حتا لە لەحازی ڕەوانی ئیجتماعیەوە یەک جنبش دەتوانێت بۆ خۆی بیبێ و بزانێت کە وەزعیەت چۆنە ئایا ئەگەر هەر بەو شکلە ئیدامەی بدا بەسەرکەوتن دەگایە بەسەرکەوتن ناکە هەتا ئێستا چه هەزینەیەکی داوە و ئەگەر هەر ئاوە بڕاتە پێشێ هەزینەکان چۆن دەبوو ئێمە لە تولی حوتەژمانگی ڕابردوودا دیتمان کە جمهوری ئیسلامی چۆن تا ددان مسلح حد مقابل خەڵکی محتەرز خەڵکی هەستاو بە ئەسلحەی گەرم استفادەی کرد و خەڵکێکی زۆری هەراوە کوشتنی خەڵک بۆ جمهوری ئیسلامی زۆر مەسەلە نیە زۆر مهم نیە بەڵام عینی ئەوە بۆ خەڵک وانە خەڵک دەبێ هەڵی سنجێنێ هێزەکەی خۆی ئایا ئەو هێزەی هەیە کە بتوانێت بەرەنگارێ بکە بۆیە ئالوگۆری تاکتیک دروست بوو ئێستا تەزاوڕەتای خیابانی وەکو حوتەژمانگی 6-4-5 مانجیلەوە پێش نەماوە بەڵام مبارزە خەباتەری دامێ هەیە شکلەکەی گۆڕیوە ئێمە احتسابات و تحسنهایی کرێکاری معلمان بازنشستگان مەوە مەجموعەیەک لە گروههای ئیجتماعی دەبینین کە ئەوانە خواستی زۆر مشخصیان هەیە زۆر ڕۆشنیشن و مەرحەڵ لە لەحازی مبارزاتیەوە هەردامێ یا مەسەلەن خەڵکی سیستان و بەلوچستان مازەر دەخواست ئێستا شەرجومعانە دێنن تەزاوڕات دەکەن وە شعاری عەلەیهی ڕژیم دەدەن بۆیە ئەوەی کە ئێمە بڵێ شۆڕشی ژینا شکستی خواردووە بە بەروای من شکستی نەخواردووە بەڵام بۆ خۆی پاشەکشەیەکی ئاگاهانەی کردووە بۆ ئەوەی کە بتوانێت لە دەرەجەی هەزینەیەکی ئینسانی کە داوێتی کەمی کاتەوە و بۆ دەوری داهاتوو خۆی ئامادەترکە لە لەحازی سیاسیەوە جەمبەندی باشتری بکە چۆن دەتوانێت بەسەرکەوتن بگە خب یەکێک لە مؤلفە مهمەکانی ئەوەیە کە دەبێت هێزی زیاتری هەبێت هێزی زیاتری ژیانی ئەوەی کە کۆمەڵانی میلیۆنی بێن دەگەڵ ئەو هەرەکەتە ببن بۆ ئەوەی کە وانیبی بۆیە جوابی مختصری منەوەی کە نەخێر شکستی نەخواردو پاشەکشەی کردووە و ئەو جنبشە لە حاڵی ئەرزیابی و بەرەسی خۆیدایە بۆ هەستانێکی قوڵتر و وەسیعتر لە داهاتوو بەڵێ زۆر سپاس هاوڕێ بەیروز بە دوای ڕفاندن و دەست بەسەرکردنی هەڵسوراوانی مەدەنی و کرێکاری لە شارەکانی کوردستان ڕژیم خەریکی دانان و وەسیقەی سەنگینە بۆ ئەم کەسانە و هەڕەشەکردن لەم کەسانە و بنەماڵەکانیان ئەمە بەستی ڕژیم لەم شانۆگەریە چییە؟ بە نظری من شانۆگەری نیە بە نظرم سیاسەتێکی فوق العادە سەرکوبگەرانەیە تعینی وەسیقە بۆ ئازادی زیندانیان داو زیندانیانە فعالینی کرێکارین فعالین معلمانن یا هەر کەسێک بێ زیندانی سیاسی متعلق بە هەر گروهێکی ئیجتماعی بێ ئەو سیاسەتێک کە ڕژیم گرتوێتی سیاسەتێکی زۆر جنایەتکارانە و سەرکوبگەرانە و غێری ئینسانی
ئەوان دێنن ئەلانەکانەوە دەڵێن بۆ وەسیقەکان مەبلەغێک وەکو وەسیقە دیاری دەکەن زۆر زیاتر بۆ قسە لەسەر 500 میلیۆن دەکەن قسە لەسەر زیاتر لە 1 میلیارد دەکەن دەی زۆر باشە ئەکسەری ئەو فعالینانێک کە گیراون و بۆ لە احتراز بۆ دیفاع لە حەقی خۆیان گیراون مبارزەکەیان بەرهەق بۆ لەسەر هیچ بێخلافێکی ئیجتماعی و انحرافێکی ئیجتماعی و ئەوانە کە نەگیراون ئەو فعالەی کە ئاوا دەگیری لەسەر دیفاع لە خاستی خۆی جمهوری ئیسلامی بۆ سەرکوبی ئەوە بخۆی ئەبزارێکی سەرکوبە دێنێ وەسیقەی زۆر دادەنێ بۆ ئەوە کە خانەوادەکان خانەوادەی گیراوان لە ئۆهدەی ئەوە بەرنەیە کە بتوانن بڵێن ها ئەوە سەنەدی ماڵەکەمان یا ئەوە سەنەدی ماشێن ئەوە ئێمە باشە داوای ئازاد دەکەن لەو سەتحدا نەماوە بۆیە بەحسی وەسیقە بە نظری من بەحسێکی فوق العادە مهمە کە شیاوی ئەوەیە شایستەی ئەوەیە کە لە بینی بزوتنەوەدا لە سەتی ئێراندا و بزوتنەوەهای مختلف لە کرێکاریەوە بگرە هەتاوەکوونێ هەر بزوتنەوەیکی دیکە ئەو مەسلەی مەطرح بێ و بەحسی وەسیقەدانان کن بە معزلی جنبش بە دلیلی ئەوە کە بەو خواستەش کە ئەسن بەحسی وەسیقە دەبێ هەڵگیرێ بەحسی وەسیقە هەڵگیرێ و ئازادی زیندانیانی سیاسی فعالینێکی ئێستا لە زینداندا نابێ منوت کرێتەوە بە دانی یەک تمەن وەسیقە جابۆی ئەوەش بزوتنەوەی دەبێت ئەوەش لە حاتم گۆر دەبێت ئەو سیاسەتێک کە جمهوری ئیسلامی لە پێشی گرتووە سیاسەتێکی سەرکوبگەرانەیە لەو عەرسەیەدا بۆ ئەوە کە مانع ساسکا چاولێکە بە شێوەی قانون قاوانش قانون دەنووسندی قانون دەنووسن بەر ئەساسی مەنافعیان بۆ بەر ئەساسی دیفاع لە حکوومەتیان ئەو قانونەی کە جمهوری ئیسلامی نووسیوێتی و حتمما لە ئیدارەی قوەی قەزاییەش تێپەر بووە ئەوە مانع ئیجادکردنە بۆ ئازادی و هێشتنەوەی فعالین و زیندانیانی سیاسی لە زیندان بە دلیلی ئەوە کە بە شێوەیەکی سەرساماوەر ئەوان دەیبەنە سەر دەزانن کە خانەوادانش لە عۆدەبەری نایە و لە عینی حاڵیشدا یەک مەسەلەی دیکەش هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە دەگەڵی مواجن چەند مۆردێک بۆ کە مەسەلەن بێنن دەست بکەم بە کەمپینی کۆکردنەوەی یارمەتی ماڵی بۆ ئەوە کە مەسەلەن بڵێنەوە یارمەتی ماڵی کۆ دەکەینەوە بۆ ئەوە کە بتوانین وەسیقەیەک بدەین بۆ فلان یا چەند نەفەر لە زیندانیان کە بتوان ئازاد ئەمن وەک شخصی خۆم دیدێکی ئینتقادیم هەیە نسبەت بە ئەو کەمپینانە بە دلیلی ئەوە کە ئەگەر ئێمە دەست بکەین بە کەمپینی کۆکردنەوەی یارمەتی ماڵی بۆ پەرداختی وەسیقەی فلان زیندانیە یا فعالێکە لە ئەگەر کولی زیندانیانی سیاسی دوسێ نەفەر دە نەفەر 15 نەفەر بوو بەڵە دەمانتوانی وە بکەین و ببێت بەڵام وەختی کە بەحث لەسەر مبارزەی سەتێکی ئیجتماعیدایە جمهوری ئیسلامی ئەگەر ئەو کەمپینانە ئێمە ئاوا بکەین و دە عینی حاڵدا بەلایەنەکانی دیکە کەمتر ئەهمیەت بدەین و بڵێنەوە بێ جمهوری ئیسلامی ئیتفاقم پێی خۆش دەبێت بە دلیلەوە کە دەڵێ پەس دەر نەتیجە ئەوە ئەم دایانگرم قیمەتی وەسیقەش دەبمە سەرتر بە ئەوان بڕۆن هەر کۆمەکی ماڵی کۆکەکەنەوە ملاحظەکەی منەوەی کە بزوتنەوەهای ئیجتماعی دەسەتحێکی وەسیعدا ئەو مەسەلەیە بکەنە بیخەنە دەستوری کاریانەوە و بە تەوری کولی دەگەڵ مەقولەی وەسیقە هەمووی نەفیکەنەوە و خوازیاری منحلکردن یا لەبینبردن یا نەمانی وەسیقە بن بۆ ئازادی زیندانیانی سیاسی و هەر فعالێک و بالاخره عرصی مبارزه بۆیە خواست فۆرمولەکردن لە مقابل ڕژیمدا قەراردان کە بڵێ ئێمە حەقت نییە وەسیقەی ئاوادا بنی ئەوان حەقی خۆیانە کە ئازاد بن بەبێ وەسیقە ئازاد بن بە نظری من ئەوە ڕەوشێکی باشە کە دەبێ ئەوە تاقوێت کرد باش سوورەت کورت و مختصری بکەمەوە ئەویژەوەیەکە سیاسەتی وەسیقەی زۆر دانان لەلایەن جمهوری ئیسلامیەوە مانع ئیجادکردنە بۆ ئازاد نەکردنی زیندانیانی سیاسی و بۆ فشارهێنانە بۆ خانەوادەکانیان و بەقولی معروف ئیدعا بکە بڵێەوە ئێمە ئازادیان دەکەین خۆبێەوە ناتوان وەسیقە بدەن کولی ئەو شتە غەڵەتە و کولی خەڵکی ئێران بزوتنەوەکان احتیاجیان بەوەیە کە
زۆر ئاگاهانە بەرخورد بکەن و کولی مەسلەی وەسیقە ڕەتکەنەوە هیوادارم کە ئەو ببێتە یەکێک لە ئەسەن شعار و خواستەکانی تەواوی خەڵکی ئێران تەواوی بزوتنەوەکە تەواوی تەشەکولەکان کە عەلەیهی وەسیقە هەموو ڕاوەستن هەموو متحد بەڵێ زۆر سپاس هاوڕێ بێروز هاوڕێ بێروز خۆمان دەبینین کە ڕژیم ئێعدام دەکات و حکمی ئێعدام دەسەپێنێ بەسەر خەڵکدا و هەڕەشە دەکات و هەڵسوڕاوانی دەڕفێنێت بنەماڵەکانیان ئازار و ئەزیەت دەدا لە بەرامبەر ئەما دەبێت چی بکرێت بەڕای ئێوە بۆەوەی کە ئەم سیاسەتەی ڕژیم پوچەڵ بکرێتەوە لە مقابلەوەدا فقط ئێمە هەمیشە قسەی هەمیشەگی تکرار دەکەینەوە خەبات مبارزە یەکگرتووی بۆ تعیین تەکلیفکردن لەگەڵ جمهوری ئیسلامی ئێستا جمهوری ئیسلامی لە یەکێک لە ئەبزارە مؤثرەکانی کە بەکاری بردوون لە توولی حیاتی سەرکوتگەرانی خۆیدا یەکێک لەوانەیە ئەعدام بوویت ئەلانەوە مانجی خوردادە چەندومی خوردادە دەهەمی خوردادە ئێستا نازم زۆر باشە دوازدەی خوردادی 1362 ساڵ ڕۆژی ئیعدامی 59 جوانی شاری مەهاباد یعنی 62 بەڵ یعنی لە ئەوەڵ ڕۆژێک کە هاتوۆتە سەرکەر هەتا ئێستا کە ئێمە ئاخرین ئێعدامەکان شاهدی ئێعدامەکان بوو لە رابطە لەگەڵ چەند جیراوانی شۆڕشی ژینە هیچی لە ئەبزارە مؤثرەکانی بوو جمهوری ئیسلامی بەنابێ ئیدئۆلۆژیەکی خۆیان هەیە بۆ ئیدامەدانی حاکمیەتی خۆیان ئەوەکی دەڵێ هەمیشە لە دەستگای سەرکوب استفادەیان کردویت دەستگای سەرکوبیش برێتە لە ئەرتەش سپا بەسیج و لەنێ ئەوانشدا کە ئەنوای ئیعدامکردن و زیندانکردن یەشێکی دیکە یعنی لەو ئەبزارە تشکیل دەدا دەستگای سەرکوب تشکیل دەدا پس دەرنەتیجە جمهوری ئیسلامی چاو لێ دەکات ئەوەش هەر رابطەیەکی هەیە لەگەڵ سەتحی مبارزاتی لە خوارەوە بزوتنەوەکان تا چە ئەندازە لە خیابانەکان چەند ئەندازە متعارزن تا چە ئەندازە بەربڵاون جمهوری ئیسلامی تەنیا بە مبارزەی ئیجتماعی کۆمەڵایەتی خەڵک بە پانایی ئێراندا دەتوانێت بە چۆک دابێ دەناهتاوەکوونێ جمهوری ئیسلامی لە حیاتدا بێ چاوی شاو لە ئەوزا دەکەن بزانە فشاری زۆر بۆ هاتووە خەڵک زۆر لە ئەرسەی مبارزە و خیابانەکاندا هەن بە هەمان ئەندازە دەترسێ و ئەوان سیاسەتیان دەگۆڕ بەڵام بە هەمان ئەندازە ئێستا فورجەیەک هاتوە پێشێ بۆ ئێمە فورجەی بەررسیکردن ئەرزیابیکردن ئامادەسازی بۆ دەوری داهاتوویە بۆ جمهوری ئیسلامیش دەورەی سەرکوبە نیشاندانی بە قەولی معروف دەستگای سەرکوبە مەجموعی ئەوان جابۆیە چۆن دەکردرێ عەلەیهی ئیعدام مبارزە بکردرێ چۆن دەکردرێ بۆ ئازادی تەواوی زیندانیانی سیاسی مبارزە بکردرێ ئەوە رابطەی هەیە لەگەڵ مبارزەی ئیجتماعی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش لە سەتحی ئێراندا ینی سەتحی ئێران بۆیە من فقط ناڵم جنبشی کرێکاری چونچین ئەوە شتێکی زۆر وەسیعە هەمان دەگرێتەوە بەس دەرنەتیجە ئەوەی کە شعاری لەغوی ئیعدام نابێ ببینێ شعاری ئەوەی کە جمهوری ئیسلامی حەقی نییە کە زندانی ئەسەن خەڵکی سیاسی مبارز و فعالی کرێکاری و کورد و سیستانی و مەجموعەوان دەستگیرکە بە خاتری ئەترازیان ئەسەن حەقیان نیە زیندانەکان ئازاد کرد ئەوانە فقط بەهێزی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش بۆ سەتحی مبارزاتیان دەکرد دەنا مەسەلەن ئەگەر ئێمە بمان هەبێ مەسەلەن چاوێکمان هەبێ بڵێن وەڵاوە تەزادی بینی جمهوری ئیسلامی وڵاتانی غەربی ئەو وجودی هەیە وڵاتانی غەربی فشار دێنن ئەوە لە ئیتحادی ئەوروپا ئاوا دەکەن فلان پارلمانە ئاوا دەکەن زەکە ئەوانە ڕێگا بۆ هیچ کۆ نابە ئەوانە بێرا هەیە لە سەتحی مبارزەدا بۆیە ئێمە کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش هیچ ڕێگایەکیان نییە بەغێرز ئەوەی کە بەهێزی خۆیان متەکیب بەهێزی خۆیان و بزانن کە ئەوزا ئاوایە و بەخواستی مشخصەوە هێزێکی وەسیع بێت کە کولەن ئەوە ئەوزاع بگۆڕن دەناتا ئەوزا ئاوا بێ جمهوری ئیسلامی سەرکار بێ زیندانی سیاسیمان زیاتر دەبێ سەرکوب هەروە ئێدامەی دەبێ و داینی حاڵ ڕێژەی ئێدامەکانی شەروە بەردەوام دەبێت بۆ بەرگریکردن لە ڕێژەی ئێعدام و ئازادی زیندانیان سیاسی احتیاجی بۆیە کە کولی جمهوری ئیسلامی لەلایەن کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشەوە بە هەموو ملیەتێکەوە بە هەموو جنسیەتێکەوە کە مەنزورم ژن و پیاوە دەمقابل ئەو وەزعیەتەدا ڕاوەستن و
بەخواستی مشخصەوە بڵێن ئیعدام نابێ بمێن لە ئێراندا زیندانی سیاسی نابێ ببێ لە ئێراندا و یەکێک لە خواستەکان لە پەنای خواستەکانی دیکە بۆ لە ئضافەکردنی حەقی دەستمۆزد و شرایەتی باشترکردنی شرایەتی کار بەرابەری ژن و پیا هەمووی ئەوان بۆ دەزانین کە ئەوە لە چوارچێوەی جمهوری ئیسلامیدا ئیمکان پەزیر نییە پس دەرنەتیجە احتیاجی بۆیە کە بزوتنەوە لە خوارەوە بە وجود بێ وەسیعتر ببێتەوە و لە خوارەوە زۆر جەسورانە لە لەحاظی سیاسیەوە حاکمیەتی جمهوری ئیسلامی بە چالش بچێش و تعینی تەکلیف بکەن بۆی کە ئەو وەزعیەتە بگۆڕدرێ بەناتا جمهوری ئیسلامی هەبێ هەمووی ئەوانە دەمێننەوە ئاملەکەیەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ بەهێروز من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان قسێکەیە کا پێتان وایە ئاماژتان پێ نەکردوە فەرموو. زۆر سپاس وڵا قسە ئەگەر من لەسەر یەک دوو نکتە تاکید بکەم یا مەطرحێکەمەوە ژەوەیە کە ئێمە دە شرایەتێکی زۆر حساسی سیاسی ئەسەن ئیجتماعی اقتصادی داین لە سەتی ئێراندا و جامعە لە حاڵی تەحوڵدایە و یەشێک لەو شتە کلیدیانەی کە ئەگە بمان هەیە کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش یعنی تەغییری ئۆزاع بە نەفعی کرێکار و زەحمەتکێش بێ احتیاجی بە تەشکیلات بەس دەرنەتیجە ئەگەرە من بم هەوێ قسەیەکی مشخص بکەم وەکو پیشنهاد بۆ خەڵک پیشنهاد بۆ کرێکاران و زەحمەتکێشان ئەوژەوەیە کە خۆیان متشکل بن هەم خۆیان متشکل بن لە هەر تەشەکلێک کە خۆیان بە قازانجی دەزانن و هەم لە عینی حاڵیشدا دە و ئۆزاعیدا ئێمە تەقویت کەم کۆمەڵە تەقویت کە یعنی تەقویەتی کۆمەڵە بە عنوانی هێزێکی کۆمونیست رادیکال هەتا ئیجتماعی تر بێتەوە زەمانەتی ئەوەی کە حقوقی دموکراتیک ئازادیهای سیاسی و مجموعی ئەو شتانەی کە ئێمە کۆمەڵانشی یەکجار زۆر خەڵک لە فعالی مبارزەی بۆ دەکەن زەمانەتی زیاترە زاپەس دەرنەتیجە هەم ئێمە تەقویەتکەن خۆیان متحزب بن و هەر تەشەکلێکە بۆ خۆیان بە قازانجی دەزانن بۆ گەیشتن بە ئامانجیان خۆیان تیدا متشکلکن بە تاغمانەوە ڕێگەحەلی ئەوزاعی ئێستانی پس دەرنەتیجەگە من هەیە لەسەر شتێک تاکید بکەمەوە لەسەر تەشەکل و یەکگرتووی من تاکید دەکەم یەکگرتووی بینی نەفقەت بینی ئەفراد بەڵکو بینی بزوتنەوەکان بینی میلەتەکان و بینی تەواوی ئازادی خوازانێکە دانهوێ جمهوری ئیسلامی نەمێنێ و ئێرانێکی ئازاد لانی کەم ئێرانێکی ئازاد و دموکراتیکمان هەبێ کە ئەو خەڵکە بتوانن لە لەحازی اقتصادیەوە لە لەحازی سیاسیەوە و ئیجتماعیەوە لە فەزایەکی سالمدا نەفەس بکێشن و لەو ئیمکانە بەرخوردار بن کە بخۆیان کەمە قانون بنووسن و ئۆزاع سازمان بدەن و مەجموعەوە ئەوە قسەی ئاخری بەڵێ زۆر سپاس هاوڕێ بەهێروز بۆ بەشداریتان لە بەرنامەی کۆمەڵە ئاسوورانی ئەم هەفتە زۆر سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن ئێوە هاوکارانم و سپاس بۆ بینەرانی خۆشەویستێک کە حوسەلەیان کرد کە ئەو بەرنامەی ببین زۆر سپاس جارێکی تر زۆر سپاس بۆ هاوڕێ بەهێروزی ناسری ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە لەم بەرنامەیەدا بەشدار بوو کە تایبەت بوو بە هەلومەرجی سیاسی ئێران و کوردستان. بەڵێ عزیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی کۆمەڵە ئاسووران. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت تا بەرنامەیەکی تر و هەفتێکی تر و کۆمەڵە ئاسوورانێکی دیکە ماڵاوە.